گەرچی جۆ بایدن بەڵێنی گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی لەگەڵ ئێران دەدات، بەڵام کردەوەی با جۆرێکە دواخستنی ئەو بابەتەی بۆ کاتێکی دیاری نەکراو لێ دەخوێنرێتەوە. لەگەڵەوەی ئێران پێشنیازی نوێی داوەتە یەکێتی ئەوروپا بۆ کرانەوەی گرێکوێرەی کام وڵات پێشتر هەنگاو هەڵدەگرێت، بەڵام هەوڵێکی نهێنی قەوارەی زایۆنیستی نەبینراو هەیە بۆ دواخستنی گەڕانەوەی ئەمریکا بۆ ڕێکەوتنەکە. لە دوای بە بنبەست گەیشتنی خاڵی دەستپێکردنەوەی دیالۆگی نێوان تاران و واشنتۆن لەسەرەوەی کامیان لە سەرەتادا هەنگاوی یەکەم هەڵگرێت، محەممەد جەواد زەریفی وەزیری دەرەوەی ئێران پێشنیازێکی نوێی دایەکێتی ئەوروپا کە بەپێی ئەوە هاوکات ئەمریکا بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەکە و ئێرانیش پابەندی خۆی بە تەواوی خاڵەکانی ڕێکەوتنەکەەوە جێبەجێ بکات. پیتەر ستانۆ وتەبێژی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند کە یەکێتیەکەیان هاو ئاهەنگی لەگەڵ واشنتۆن و تاران دەکات بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە و پابەندی بە خاڵەکانیەوە. ناوبراو ئاماژەی بەوەدا کە میکانیزمی چاودێری بەرنامەی ئەتۆمی بە پێی ڕێکەوتنەکە زۆر ڕوونە و ئەگەر ئەمریکا بگەڕێتەوە بۆی زۆر بە ئاسانی بەرنامەکەی ئێران دەکەوێتە ژێر چاودێری. لەلایەکی ترەوە وا بڕیارە لە چەند هەفتەی داهاتوودا سەرۆکی دەستگای هەواڵگری موساد سەردانی ئەمریکا بکات بۆ ئەوەی بڕوای بایدن بگۆڕێت و نەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی. گەرچی بایدن کەسێکی بەهێزە و ناتانیاهۆش بەهۆی پشتیوانی لا ترامپ پێگەی لە ئەمریکادا بێهێزە، بەڵام هەبوونی لۆبی بەهێزی زایۆنیستی لە کۆنگرێس و کابینەکەی بایدندا دەتوانێت زۆر بڕیاری ئیدارەی نوێ بە قازانجی ئیسرائیل بگۆڕێت. ڕۆژنامەی جیرۆزالیم پۆست لە زمانی وەزیری وزەی ئیسرائیلی یۆفاڵشتاین تزەوە دەڵێت کە ئێران 6 مانگی پێویستە بۆ بەرهەمێنانی مادەی پێویست بۆ بۆمبی ئەتۆمی. ڕۆژنامەکە جەخت لەوە دەکاتەوە کە تاران کاتی زیاتری پێویستە لەوەی ئانتۆنی بلینکن ڕایگەیاندووە. ناوبراو دەڵێت دۆناڵد ترامپ زیانی زۆری بە بەرنامەی ئەتۆمی ئێران گەیاندووە، بۆیە بۆ پیتاندنی یۆرانیۆم 6 مانگیان پێویستە و بۆ بۆمبی ئەتۆمیش ساڵێک یان دوانیان پێویستە. بۆیە شتاینتز دەڵێت چاک وایە ئەمریکا پەلە نەکات لا گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە و گوشارەکانی بەردەوام بن بۆ سەر تاران. لە لای خۆیەوە ئاژانسی وزەی ئەتۆمی ئێران ڕایگەیاند کە جۆری چوارەمی ئامێری سانتەرفیوژی لە بنکەی ئەتۆمی نەتەنز جێگیر کردووە کە توانای پیتاندنی یۆرانیۆمی 4 بەرامبەر زیاترە لە جۆرە کۆنەکان. ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرۆنۆتی ئیسرائیلی ئاشکرای کرد یوسی کۆهینی سەرۆکی موساد ڕەخنەی توندی ئاراستەی ئەفیف کۆخافی سەرۆکی ئەرکانی سوپا کردووە کە بە ئاشکرا دژایەتی ئەمریکای کردووە و نەخشەی سوپای لە دژی ئێران ڕاگەیاندووە، چونکە ناوبراو بە پێویستی دەزانێت پەیوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لەبارەی ئێرانەوە بە تەواوی نهێنی بێت. بە تایبەتی رادیۆی فەرمی ئیسرائیل ڕایگەیاند کە کۆخافی هیچ هاو ئاهەنگێکی لەگەڵ سەرۆکوەزیران ناتانیاهۆ و وەزیری بەرگری بێنی غانس نەبووە، لێدوانەکەشی بێڕێزی بووە بە سەرۆکی ئەمریکا. پەلە نەکردنی بایدن بۆ گەڕانەوەی ڕێکەوتنەکە و خواستی لۆبی زایۆنیستی بۆ زیاتر گوشارخستنە سەرتاران ئەو پیلانە ئاشکرا دەکات کە مەرج نییە هەر بڕیارێکی پێشێلکردنی یاسای نێودەوڵەتی ترامپ لەلایەن بایدنەوە ڕەت بکرێتەوە کە مادەم بەرژەوەندی ئیسرائیل ئەوە بخوازێت.